شانزەهەمین پێشانگای نێودەوڵەتی گەشتیاری ئێران لە تارانی پایتەخت کرایەوە و چالاکانی ئەم بوارەش ئەڵێن بواری گەشتیاری پێویستی بە پشتیوانی زیاترە. لە کاتێکدا کە ئێران خاوەن پلەی پێنجەمی شوێنە گەشتیاریە سروشتیەکان و پلەی دەهەمی شوێنە گەشتیاریە مێژوویەکان لە ئاسجیهاندا، بەڵام ڕێژەی زۆری هەڵاوسان و گرانی و گەمار و ئابوووریەکان وای کردووە نەتوانێت لەم توانە و دەرفەتەی بە باشی سوود ببینێت. بەپێی ئامارەکانی ساڵی ڕابردوو لە کاتێکدا کە ئێرانیەکان نزیکەی 24 میلیۆن سەفەریان تۆمار کردووە، کەمتر لە 100% ئەم سەفەرانە بۆ دەرەوەی وڵات بووە. ئەمەش وای کردووە بەرپرسانی بەشە جیاوازەکانی کەرتی گەشتیاری هەوڵ بدەن لە ڕێگای پێشانگای گەشتیاریەوە زیاتر ناوچەکانی خۆیان بە خەڵک بناسێنن و ژمارەیەکی زیاتر گەشتیار بۆ ناوچەکانی خۆیان ڕابکێشن. لەو نمایشگاهە ئیمە هەم جازبەی لە گەردشگەری شاریلمان معرفیەکەین، هەموو فرسەتەی لە سەرمایە گوزاری بۆ سەرمایە گوزارانی کە ئەتین بەم نمایشگاهی لە دیدەنەکان فرسەتەی لە سەرمایە گوزاریمان لەوانە معرفیەکەین بۆ سەرمایە گوزاری. لە ئێستادا ئێران خاوەن 24 ناوچەی گەشتیاری جیهانیە کە لەلایەن یونسکۆوە تۆمار کراون. هەروەها 34,000 ناوچەش وەکو ناوچەی گەشتیاری نیشتمانی تۆمار کراوە و زیاتر لە 200 میلیارد تمەن لەم بوارەدا سەرمایە گوزاری کراوە. ئەمەش وای کردووە ناوچە جیاوازەکان لە هەوڵدا بن زیاترین سەرمایە گوزاری بۆ ناوچەکانی خۆیان ڕابکێشن. بەنظری من فوق العادة دەتوانێت گرنگ بێت لە جەزبی سەرمایە گوزار و معرفی سەناعی دەستی و بوومی هەر منتەقەیەکی بە تایبەت مەناتەقێکی سەخت العبور وەک سەردەشتێ کە ڕاهەیە ارتباطێکی بەو سوڕەتەی شاڕاهی و دروست و حسابی نیە و لاولا. بەنظری من دەتوانێت زۆر گرنگ بێ ئەو نمایشگانە ئەگە بەردەوام بەرگوزار بکرێ و بەڕێوە بچێ فوق العادة دەتوانێت تأثیر گذار بێ بۆ جەزبی هەم سەرمایە گوزار هەم بۆ معرفی محسولاتی بوومی و گەردشگەری هەر شارەی. لە کاتێکدا کە بەپێی ئامارە جیهانیەکان ئێران یەکێک لە دەوڵاتی یەکەمە لە ڕووی ژمارەی شوێنە گەشتیاریەکانەوە، بەڵام خاوەن پلەی 20ەمە لە ڕووی وەرگرتنی گەشتیار. بەرپرسانی وەزارەتی گەشتیاری و ناوەندە پەیوەنددارەکان هیوادارن لە ڕێگای ئەم پیشانگایەوە بتوانن هەم ڕێژەی گەشتیاری بیانی بۆ ئێران و هەم ڕێژەی سەفەرکردنی خودی ئێرانیەکان بەرز بکەنەوە. بەڵام پرسیاری گرنگ لای کارناسان ئەوەیە کە لە سەردەمی گەمارۆکان و لە کاتێکدا کە ئێران ڕوبەڕووی یەکێک لە گەورەترین هەڵاوسانەکانی مێژووی خۆی بووەتەوە، ئەم ئامانجە تا چەند ئەتوانێت بگاتە ئەنجام. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.